ماوەی 4 ساڵە پرۆژەی دیواری بەخشندەیی لە هەڵەبجە جێبەجێکراوە. ئەم دیوارە سیمایەکی تری بەخشی نێوڵاتیانی شارەکە نیشان دەدات، بە شێوەیەک بەوە دەناسرێتەوە چی لە خۆت زیادە بیبەخشە و چیت پێویستاڵی بگرە. پرۆژەکە زیاتر بەخشینی کەلوپال لە خۆ دەگرێت. ئەبینین چەترەکە بەردەوام جلوبەرگی تێدایە و جلوبەرگی تازە هێنرێت و جلە بدێت. بە نیشانەی ئەوەیە کە جێگەی خۆی کردوێتەوە بۆتە کللتورێک لە شارەکە. هەر کەسێک جلوبەرگێکی لێزیە لە ماڵەکەی خۆیان هێنێ لێرەداێنێ کەسێکیش پێویست بوو هەڵێگرێ دەیبا و هەر لێرەشەوە داوا لە هەر هاوڵاتی و لە هەر خێرۆمەندێکە کەم کە ئەم ئیشە مڵک نییە، مڵکی کەس نییە. هەر کەسێک توانێت لە شارەکەی خۆیان ئیشی لەسەر بکات و چاکەیەکە هاوڵاتیان لە هەموو کاتێکە پێویستیان بەمەیەوە. ئەمە تەنها بۆ ئەوانە نییە کە هەژارن، بەڵکو ئەگەر من بم بەلای ئەم چەترایە و چاکەتێک ببینم جوانە بەلامەوە لەوانەیە چاکەتەکەی خۆم دانێم و چاکەتێک هەڵگرم. هاوڵاتیان و چالاکانی کۆمەڵی مەدەنی شارەکە پرۆژەی دیواری بەخشندەیی بەکارێکی ناوازە و نمونەی ناودەبن. هیواخوازن لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێم ئەم پرۆژەیە جێبەجێ بکرێت لەبەر ئەوەی کۆمەڵێک خەڵک لێی سوودمەند دەبن. پرۆژە ئەم دیواری بەخشینە ئەیەک لە هەر پرۆژە گرەکان کە لە شاری هەڵەبجە ئەکرێت، چونکە هەڵەبجە بەڕاستی بۆ ناسراوە کە خەڵکێکی خۆبەخشی تایە، خەڵکی بەخشندەیە، کۆمەلگایکی زۆر خۆبەخشە. ئەم پرۆژەکە کە دروستکەوە نزیکی 4 ساڵەوە پێش بەڕاستی دەوری کاریگەری زۆری هەبووە بەردەوام متابعەمان کردووە سەیرەکەین. ینی خەڵک زۆر باشی پێشوازی لێکە هەم خەڵک ینی ئەو پێویستیانە کە لە خۆی زیادە لە ماڵەوە هێنێ لێرە دایێنێ و ئەوانش کە پێویستیانە یان شتەکە بن. کەواتە ئەمە کاریگەری باشی هەبووە و یەکێک لە پرۆژە جوانەکان. بەڕاستی ئەبێ لێرەوە دەستخۆشی لەو کەسانە بکەم کە گرنگی بەم دیوارە ئەیەن، بە تایبەتی تریش ئەو کەسانەی کە ئەو شتانەیان کە لە پێویستی خۆیان نییە ئەی هێنن بۆ ئێرە. ئەو شتانی کە سەیری ئەەکەم هێنا و من ڕاستی نەماون، ئەوە جێگای دڵخۆشیە. یعنی ئەوە ئەگەیەنێت کە زۆر کەس پێویستی بەو شتانەیە کە من پێویستم نییە. دیواری بەخشندەیی پرۆژەیەکە بۆ هاوکاریکردنی خەڵک بە شێوەیەک ئەو کەسانە یارچیان لێ زیادە لە کەلوپەل و شمەک دەیبەخشن و ئەوانەشی پێویستیان ناڵی دەگرنەوە. پرۆژەکە فراوان کرا و لە بەشێک لە شار و شارۆچکەکان ئەم دیواری بەخشندەیە هەیە. داواش دەکرێت ئەو کەسانی کەلوپەل و شمەکیان لێ زیادە و بەکاری نایەنن بیەنە ئێرە، ڕەنگە پێویستی کەسێک یان هەژارێک پڕ بکاتەوە. سامەر فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.